بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە گرنگی سەردانەکەی ڕەجەب تەیب ئۆردوگان سەرۆکی تورکیا بۆ بەغدا و دواتریش بۆ هەرێمی کوردستان ئەمڕۆ لە ڕووماڵی ئێمەدا چەندین میوانمان هەبوو لەبەرەوەی ئەم بابەتە یەکجار گرنگە بۆ ئەم شەویش بۆ دو هەواڵیش میوانمان هەیە دەمانەوێت قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە بزانین داخۆ گرنگی و واژۆکردنی ئەو ڕێکەوتن نامانە لە چ بوارێکدایە. میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر عەلی ئەلهێل مامۆستای زانکۆ و شرۆڤەکاری سیاسی لە دەوحەوە لەگەڵماندایە. بەڕێز دکتۆر عەلی شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. جەناب داگاداری ئەمڕۆ 4 وڵات ئیمارات، قەتەر، تورکیا، عێراق واژۆیان لەسەر ڕێکەوتنێک کرد کە پێی دەڵێن ڕێکەوتنی ڕێگەی گەشە پێدان. ئەم ڕێگەی گەشە پێدانە چییە؟ بۆچی گرنگە نەک بۆ ئەم 4 وڵاتە بەڵکو بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ لأن طريق التنمية مهمة. هۆکارەکەی ئەوەیە کە ڕێگەیەکی گرنگە بۆ هەرێمی کوردستان، بۆ عێراق، بۆ قەتەر، بۆ تورکیا، بۆ تەواوی ناوچەکان و بۆ بەستنەوەی عێراق و تورکیا بە یەکتری و لە ڕووی جیۆسیاسیشەوە و لە ڕووی جیۆستراتیژیەوە بە هەمان شێوە گرنگێکی زۆری هەیە چ بۆ عێراق بێت چ بۆ تورکیا بێت. کاتێک قسە دەربارەی سەردانە فەرمیەکان دەکەین وەکو ئەم سەردانەی ئەمڕۆی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا بۆ عێراق و هەرێمی کوردستان من هەمیشە گەلەکانم بیر دەکەوێتەوە، چونکە لێرەدا گەلەکان گرنگترن، چونکە ئەوەی پێویستە حکم بکات گەلە و ئەگەر گرنگی بە گەلەکان نەدرێت و هەر حکوومەتێک گرنگی بە خەڵکی خۆی نەدات ئەوە تەواوی گرنگی پێدانەکانی دیکە بێهودەن. ئالێرەدا شتێکی گرنگ هەیە لە سیاستەوە پێویستە ئاماژە پێ بکەین، ئەویش پەیوەندی بەوەیە کە ناکرێت تەنیا پشت بە سیاست بە شێوەیەکی گشتی ببەسترێت، بەڵکو ڕەهەندە ئابووری و ڕەهەندەکانی دیکەش پێویستە لە بەرچاو بگیرین هەموو سیاسەتکردەکان، چونکە کاتین و دەبێت پشت بە ڕەهەندە مێژوویی و جوگرافیەکانیش ببەستین لە نێوان کوردستان و قەتەر و ئیمارات و تورکیا و تەواوی ئەو وڵاتانەی لەو ناوچانەدان لە وڵاتانی عەرەبی و وڵاتانی ئیسلامی پەیوەندیان هەیە. ئەومان لەبیر نەچێت، لێرە دەمەوێت ئاماژە بەوە بکەم کە سەلاحەدینی ئەیوبی کاتێک قودسی ئازاد کرد لە ژێر ئاڵای نەتەوەیی ئازادی نەکرد بەڵکو ئەو قودسی ڕزگار کرد. ئەمە پەیوەندیەکی مێژوویە لەم ڕاندەوە ئێمە لی تێدەگەین لە پەیوەندی مێژووی و پەیوەندی زیۆ مێژوویی لە نێوان هەرێمی کوردستان و تەواوی دنیا عەرەبی و دنیا ئیسلامی. ئێمە شێواخوازین کە دەوڵەتی کوردی دروست ببێت، چونکە گەلی کوردی گەلێکی مەزنە، گەلێکە برای ئێمەیە و گەلێکە شایستەی ئەوەیە خاوەنی دەوڵەتی خۆی بێت، شایستەی ئەوەیە کە سربەخۆ بێت. دکتۆر تەبەحسا دەوڵەتە کوردی و کوردستانێکی چونکی بەشێکی ڕێکا گەشە پێدانە طرق تەنمیە ئەتناوە هەرێما کوردستانی بخۆژی دەرباز بە و دەمێ وێژی دەمێ جێبجێکردنا پرۆژەیژی گەلک زەخمە، یعنی حتا 2005 دەرباز بە کۆ قۆناغاویە سێ یا دو ماهێکەیە، یعنی ڕێکا گەشە پێدانێ گەلە شوێ ماسترەیە هەزر بوتی تەکردن کۆ ڕێکەکە ئابووری یا داراییە. نحن مبتهجين. ئێمە گەشتبینین و دڵخۆشین بەم پرۆژەیەکی هاوبەشی نێوان قەتەر و ئیمارات و کوردستان و عێراق و تورکیا و هیواخوازین ئەم پرۆژەیە تەنیا بۆ ئەوە نەبێت یاخود تەنیا بۆ ئەو وادەیە نەبێت کە دیاری کراوە، بەڵکو پرۆژەیەکی هەمیشەیی بێت، چونکە پرۆژەیەکە لە خزمەتی تەواوی ئەو وڵاتانەدایە کە ئاماژەمان پێکرد و ڕێکەوتنیان کردووە. ئەم پرۆژەیەکی زۆر گرنگەوە هیواخوازین کە ئەجێندا دەرەکیەکان و ئەجێنداکانی وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل و ئەجێنداکانی ئۆروپا کێشەکە تێک نەدەن و نەبنە هۆکاری ئەوەی دەسوەردان لە پرۆژەکە بکەن یاخۆت نێنە نێو ئەو 5 وڵاتەی کە دەیانەوێت پرۆژەی ڕێگەی گەشە پێدان دروست بکەن، چونکە وەکو دەزانن وڵاتانی وەکو ئەوروپا و
وڵاتانی خۆراوە نایانەوێت ئەم وڵاتانەی پەیوەندی باشیان لەنەو یەکدا هەیە و پەیوەندی سیاسی و مێژووی و ئابووری کۆنیان هەیە نایانەوێت بەم شێوەیە لەگەڵ یەکتری ڕێک بکەون و نایانەوێت ئەم کۆبوونەوە هەرێمیە سەر بگرێت و سەرکەوتوو بێت بەڵکو دەیانەوێت شکست بەم بابەتە بێن وەکو تەواوی ئەو کۆبوونەوانەی هەرێمیانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕە شکستیان پێهێنراوە لە خۆرئاوا و خۆرهاڵاتیش تەنانەت لێک کۆبوونەوەی وڵاتانی کەنداویش بە هەمان شێوە وەکو دەزانن لە ساڵی 2017 ئەو کاتە وڵاتانی ئەنجومەنی هاریکاری عەرەبی دووچاری نشست بوون و بەهۆی گەمارودانی وڵاتانی گەماردانی قەتەر بوو لەلایەن وڵات بەشێک لە وڵاتانی کەندا و هەندێک لە وڵاتانی کەندا و وڵاتانی عەرەبی ئەوەی دەمەوێت بیڵێم چییە ئەوەیە کە هیوادارین ڕێگە گەشەپێدان بەرەو پێشەوە بچێت زیاتر و لەوەی کە بڕیاری لێدراوە نەوەستاوە و ئاسەنگی بۆ دروست نەکرێت و هیوادارین کۆبوونەوە لەسەر ئاستی سەرکردەی باڵا بکرێت لوتکەی بۆ بەسترێت و ساڵانە چاودێری ئەم پرۆژەیە بکرێت ئێمە لە دنیای عەرەبی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنیا لەوە زیرەکین و لەوە گورجگۆڵین کە گردبوونەوە و ئەنجومەنی هاریکاری دروست بکەین بەڵام هیچ بەدواداچوونێک نییە و بەدواداچوون بۆ بابەتەکە و بۆ پرۆژەکان ناکەن بۆی من وەکو هاوڵاتیەکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی موسڵمان کە تاکەی بۆ ناوچەکە دەوێت هیوادارم پرۆژەکە چاودێری بکرێت و لە بەرژەوەندی هەموو گەلانی ناوچەکە کورد و تورک و عەرەب و قەتەر و ئیمارات و تەواوی وڵاتان بەرەو پێشەوە بچن لە ڕووی ئابووریەوە ببوژێنەوە و وەکو دەزانن هەرێمی کوردستانیش توانایەکی زۆر باشی هەیە وەکو دەزانن ئێستا کێلگەکانی نەوت ئەوانەی تەنانەت لە کەرکووکشن لە ڕووی مێژووە پێویستە سەر بە هەرێمی کوردستان بن لە پێش 2017 و پێش ئۆکتۆبەری ساڵی 2017 ئەو ڕووداوای ڕوویدا بۆ هۆکاری ئەوەی ئەم بابەتەی ئێستا و ئەم بارودۆخە سیاسی ئێستا ڕووبدات ئەگەر ناخۆی لە ڕووی مێژووە کەرکووک بەو شێوەیە نییە وەکو ئەو بارودۆخەی ئێستا هەیە و ئەوەی بە هۆکاری ئەوە بوو کە لە ساڵی 2017 ڕوویدا بەهۆی هاتنەوەی سوپای عێراق و بە پشتگیری ئێران با بڵێن خۆت بە پاڵپشتی سوپای پاسداران ئەو کاتە دەستیان بەسەر ئەو ناوچەیەدا گرت و بوونە هۆکاری دروستبوونی ئەم بارودۆخەی ئێستا هەیە هیواخوازیم هیچ نەبێت هاریکاریەکی هاوبەشە بێت لەم بارودۆخەوە تابەتی لە نێوان هەرێمی کوردستان و لە نێوان عێراق بۆ ئەوەی سوود لە کێڵگەنەوتەکان ببین و سوود لە ڕێگەی گەشەپێدان ببینن بۆ ئەوەی هیچ نەبێت هەردوو وڵات سوودمەند بن خەڵکەکە سوودمەند بێت من واشی دەبینم کە ڕێگەی گەشەپێدان کە لە نێوان کوردستان و عێراق و ئیمارات و قەتەر دروست دەکرێت هیوای هەیە کە پرۆژەیەکی زۆر باش بێت بەڵام پێویستە کە بەدواداچوون هەبێت و پێویستە عێراق نیازی ئەوەی هەبێت بۆ ئەوەی سامانەکانی وەبەرهێنان تێدا بکات زۆر باشە دکتۆر عەلی ئێوە زۆر باش باسی پێگەی هەرێمی کوردستان دەکەن بە تایبەتی لە مەسەلەی ڕێگەی گەشەپێدان بەڵام من دەمەوێت بزانم پێگەی هەرێمی کوردستان بەلای ئێوە یاخو خوێندنەوەتان بۆ پێگەی هەرێمی کوردستان نەک لە مەسەلەی گەشەپێدان لە ڕووی جیۆپۆلیتیکەوە بۆ ناوچەکە چییە؟ وەکو لە سەرەتای قسەکانیشمەوە ئاماژەم پێکرد لە ڕووی جیۆسیاسی و جیۆستراتیژیەوە هەرێمی کوردستان بریتیە لە خاڵی بێگەیشتنی نێوان تورکیا و عێراق و زۆرێک لە وڵاتانی دیکەی ناوچەکە و ئێمە زۆر باش ئەوە دەزانین کە تەواوی ئەو کەلوپەلانەی لەلایەن عێراقەوە یاخود لە تورکیاوە دێنە عێراق لە ڕێگەی هەرێمی کوردستان و دەرگای هەرێمی کوردستانەوە دێنە نێو عێراقەوەتە هەرێمی کوردستان هەم بۆ عێراق گرنگە هەمش بۆ تورکیا گرنگەوە لە پرۆژەی ڕێگەی گەشەپێدانیش بە هەمان شێوە ئەوەش دەزانین کە ڕێگەی گەشەپێدان لە دوای سەردانەکەی میری قەتەر بۆ عێراق بڕیاری لێدرا لەو کاتە لایەنی کوردیش لەوێ ئامادە بوو لەو کۆبوونەوەی یاخۆت لەو لووتکەیە و
قەتەر لەو لووتکێدا هاوکاری پێشکەش کرد و ئامادەی دەربڕی بوو و ئەزممویان گۆڕیەوە و ئەزمموی قەتەریان هێنا لە زۆر بوارەوە دەتوانین بڵێن لە تەواوی بوارەکان لەگەڵ کورد و لەگەڵ لایەنی عراقی گۆڕیەوە و قەتەر هەمیشە ڕژدە لەسەر ئەوەی کە پەیوەندی لەگەڵ کوردستان و عراق زۆر باش بێت و قەتەر ئامادە نییە لەسەر حسابی یەکێکیان گرنگی بەویتر بدات چونکە قەتەر وا دەڕوانێت کە هەردووکیان وەکو دوو دەوڵەتوان و هەردووکیان دوو دەوڵەتی زۆر گرنگن لە ناو جیهانی عەرەبی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتێ بۆیە لەم دەرچەوە دەمەوێت بڵێم هەرێمی کوردستان بریتیە لە خاڵی پارێزبەندی بۆ هەردوو وڵات بۆ عێراق و بۆ تورکیاش لە هەمان کاتدا و هەرێمی کوردستان لەو واقعی کە هەیە فاکتەرێکی گرنگی پاراستنی ئاسایشی ناوچەکەیە ناوچەی تورکیا عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی هیواخوازین لەم سەردانەش ڕەجەب تەیب ئەردۆغان یاخود دەبوایە کە ڕەجەب تەیب ئەردۆغان ئەم سەردانەی زۆر زووتر کرد بووایە دەبووە هیچ نەبووە 5 ساڵ پێش ئێستا سەردانی کردبات بەڵام ئاما دەتوانین بڵین باش بوو کە هات چونکە هاتن باشتر لەوەی کە هەر نەیت دۆسیەش زۆرن کە تاوە توێی کردوون وەشتیش زۆرە بۆ ئەوەی قسەی لەسەر بکرێت بە تایبەتی کە ڕوبەڕوو جیایە لەوەی چونکە ئەمە بۆ ئەوەیە کە ئەو کەسانەی هەوڵی پلانجێڕی دەدەن بوارێکیان بۆ نەمێنێتەوە بابەتی ئەمنی بابەتی سنووری هەرێمی کوردستان و تورکیا بابەتی دیکە زۆرن پەیوەستن بە ئابووری و وەکو ئێوەش ئاماژەتان پێکرد بە ڕێگەی گەشەپێدان و چاودێریکردنی پرۆژەکە و هەوڵدان بۆ بەرهێنان لە پرۆژەکە تاکو بگەین بە ئەنجامی زۆر باش لە بەرژەوەندی گەلانی ناوچەکە. دکتۆر یعنی یا ئاشکرایە 10 ساڵن دەربازبووی دەگەڵە جارە پرزگرێک و ئالۆزیت نێڤبەرە وڵاتên کەنداف مەبەستامژی تایبەتیژیت نێڤبەرە ئیمارات و قەتەڕێدا دروست بینە سەرگەلک بابەتان ات نێڤبەرە ئێدی تورکیە و ئیماراتێدا دروست بینە سەرگەلک بابەتن حتا وەلی هاتی ئیماراتێ بەرامبەری قەتەڕێ دەریێن خۆ گرتینە لێ خۆشحالی وەنها پەیوەندیت باشن گەلە جارە پرزگرێک و ئالۆزیت نێڤبەرە تورکیە و عێراقیش دا هەبینە حتا چڕادە اف پروژه استراتژی کو حتی 25 سال دیجی کاردن سریعت کردن ده بکار باش بلی دریه آبوری یانجی پفگوهارتنا آبوری و دارایی وب که ایدی پرزگری کو آلوزیت نیف براوان ولاتن روجلاتا ناوراز داچینه بن زیراتر هفگرتی بن. يعني بعد انتهاء لدواي کۆتایی هاتنی قەیرانی گەمارۆدان و کۆتایی پێێنانی گەمارۆی سەر قەتەر ئەوەی پێشتر باسم کرد من پێم وایە پەیوەندی قەتەر لەگەڵ وڵاتانی کەندا و لەگەڵ وڵاتانی عەرەبی ئەوانەی ئێمەیان گەمارۆدا بە مسریشەوە دەتوانین بڵێن پەیوەندیەکی خراپ نییە بەڵام لە هەمان کاتدا پەیوەندیەکی نایابیش نییە پەیوەندێکی زۆر باش نییە چونکە ئەجێندای ئەزنەبی هەیە بۆ نمونە هەندێک لە وڵاتانی کەندا و چاوەڕێی شتی دیکە دەکەن و داوای شتی دیکە دەکەن وەک لەوەی قەتەر هەیەە بۆ نمونە قەتەر ئامادە نییە پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکرێنەوە چونکە ئیسرائیل ئامادەی نییە دەستپێشخەریەکەی مەلیک عەبدوڵڵا پێشکەش بکات لە ساڵی 2002 کاتێک لە بەیروت یاخود ساڵی 2006 بوو ئەگەر بەباشی بەبیرم مابێت ئەو دەستپێشخەری ئەو کاتە قەتەر ئێستاش داوای هەمان شت دەکات و بەشێکی زۆری بڕیارە نێودەوڵەتیەکان ئیسرائیل پابەندی نابێت وە ئامادەنەوە جێبەجێیان بکات سەبارەت بەو بڕیارانەی پەیوەستن بە بنیادنانی دەوڵەتی فەڵەستینی ئازاد بەو حوزبە و سنوورەی کە لە نێوان هەردوو وڵات دەلەنتۆ یەکگرتوەکان دیاری کراوە بەڵام ئیمارات لە بەرامبەردا و بەشێک لە وڵاتانی کەندا و بە خۆڕایی ئامادەبوون پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیل ئاسایی بکەنەوە ئەتا ئەوان دەڵێن یاخود ئێمە دەڵێن ئەگەڵ ئیسرائیل پابەندی ڕێنمایە نێودەوڵەتیەکان بێت لە بەرامبەرگەلی ئێمە لە فەڵەستین ئەو کاتەش ئێمە ئامادەین پەیوەندیەکانمان ئاسایی بکەینەوە بۆیە ئەو جیاوازی سیاسی لە نێوان وڵاتانی ناوچەکە هەیە مای هەراسانە و شتێکی هەراسانکەرە بۆتە هۆکاری ئەوەی کە گەلانی کەندا و لە داهاتووی خۆیان دڵنیانە بن چ داهاتووی ئابووری بێت یاخود داهاتوو خۆیان بە شێوەیەکی گشتی چونکە
سیاست بۆ سیاسەکان زێهێڵراوە و ئەوەی بۆ گەلانی ناوچەکەش گرنگە ئەوەیە کە لە ڕووی ئابوووریەوە بەرەو پێش بچن بژانەوە هەبێت ژانێکی شایستەتر و باشتر و بەرهێنا بەرەو پێشەوە بچێت. ئەمەش لە حاڵەتێکدایە لە حاڵەتێک دروست دەبێت ئەم بژانەوەیە ئەگەر سەقامگیری سیاسی و ئابووری بەردەوام بێت و هەردووچیان لەسەر یەکتری ڕنگ بدنەوە. بێگومان ئەمەش کاریگەری لەسەر وڵاتانی ڕێگەی گەشە پێدان دەبێت چ عێراق، کوردستانە یاخود تورکیایە. ئێمە شیواخوازین ئەم بابەتە بەم شێوەیە بێت چونکە تاکو ئێستاش پەیوەندەکانی ئەو وڵاتانەی ڕێگەی گەشە پێدانیان کردووە دەتوانین بڵێن پەیوەندی باشن بە تایبەتی دوای سەردانەکەی بەڕێز ئەمیری قەتەر بۆ بەغداوە کۆبوونەوەی لەگەڵ لایەنی کوردی و لایەنی عێراقی کە کورد ئەو کاتە لایەنێ ئامادەیەکی بەهێزی هەبوو. بەڕێز دکتۆر عەلی ئەلهێل مامۆستای زانینگەی و شرۆڤەکاری سیاسی وایەکی ڕاستەوخۆی هێنژە دە حەقەتەرە دیالمەد بوون گەلک سوپاس بووە.